وەک بەڕێوەبەرایەتی ئاوەڕێی کەرکووک تیمەکانمان بڵاو بووەتەوە لە ناو شاری کەرکووک لە قەزا و ناحیەکان. ئەم تیمانە لەگەڵ ئەو مەوجەی ئەو بارانەی کە هات سەر ناوچەکە و کەرکووکژی کرد تەوان لەخوا بە زیاد بێ نزیکەی 41 ملیم باران باری. ئەو بارانە لە هەندێک شوێنی کەرکووک هەندێک کێشەی بچووک بچووک ڕوویدا، بەڵام چونکە تیمەکانمان لە ئامادەباشی بوون بڵاویان پێکردبوو لە ناو شارەکە توانیمان کۆنتترۆلی و کێشانە بکەین. لە هەموو قەزا و ناحیەکان ئێمە تیممان هەیە لە هەمان کاتە ناو شاری کەرکووک نزیکەی زیاد لە 10 تیم بڵاوی لێکردووە لە ناو شارەکان. تەمان ئەم تیمانە بە هەماهەنگی لەگەڵ دەوائری تریشە لەگەڵمانە، سەرچاوی ئاوەکان یارمەتیمانەدا، دیفاع مەدەنی یارمەتیمانەدا، شارەوانی یارمەتیمانەدا. هەموو ئەم دەوائرانە ئێستا لە حاڵەتێکی ئامادەباشین. خەلیەیەکێ خەلیەی ئەزمە لە ناو شاری کەرکووگە، ئەو خەلیە بە سەرۆکی خەلیەکە پارێزگاری کەرکووگە و هەموو ئەم دایرانی کە باسم کرد ئەندامن لەو خەلیە، هەموو ئیمکانیاتی بەشەری و ئالیاتیان لەژێر دەستی ئەو خەلیەیە و بڵاویان لێ کردووە بۆ هەر ئەگەرێکی دەخوازرا و ئینشاڵڵا بۆی بتوانین کۆنتترۆلی. هەندێ لە گەڕێکی شۆرا و لەبەرەوەی چەمەکان پڕکراوەتەوە بە شێوەیەکی ناهەندەسی تۆزێ ئاو کۆبووە و چەند ماڵێک ئاو چووە ماڵی، بەڵام بە زووترین کات چووکە تیمەکەمان نزیک بوو کۆنتترۆلی وەزعەکەمان کرد.